بابەتێکی دیکە لە زانستی و بۆ بابەتێکی ئەدەبی زۆر جوان کە ئەمیش بابەتەکە پەیوەستە بە مێژووی کوردستان تەوەرەکەمان بڵاوکردنەوەی پەرتووکێک کە بە ناوی حەماغای کۆیە لە ئارشیفی عوسمانیەکان لەسەر ئەم بابەتە دەوەستین زانین لە ئارشیفی عوسمانیەکان چۆن باسی حەماغای کۆیە کراوە میوانێکمان لە ستۆدیۆ لەگەڵ دەبێت دکتۆر بژار عوسمان نووسەر و توێژەری مێژووی دکتۆر بژار زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ سپاسان دەکەم. دکتۆر بەخێر هاتی. زۆر سپاس. با لەوە دەست پێ بکەین هەندێک جار یان زۆر جار بینیومانەکە لەلایەن بێگانەوە مێژووی کورد شێوێنراوە بە جۆرێکی دیکە ڕاوەکراوەتەوە قسەی لەسەر کراوە یاخود نووسراوەتەوە تا چەندە گرنگە ئێمە ئەو کەسایەتیە کوردانە بناسین و جگە لەوەش بۆچی لە نێو ئەرشیفی عوسمانی بەدوای ئەوەیە گەڕاوی. سەرتا بەناوی خۆی وەرە و میێرەبان بەیانی هەموو لایەکتان باش سپاس لە بۆ دەرفەتەوە لە بۆ میوانداریتان. هەڵبەتە ئەوڕۆ ساڵیادی 100 ساڵیادی وەفاتی کۆچی دوایی کەسێکی گەورەی نێو مێژووی کووردە بە ناوی حەماغای گەورەی کۆیە. بێگومان کارکردن لە نێو مێژوو ڕاستکردنەوەی مێژووی کورد کاتێکی زۆری پێویستە لەبەر ئەوەی زۆربەی کات وەکو ئەو قسەی کە دەگوترێ لە لای نەیارانمانەوە مێژووی کورد نووسراوەتەوە زۆر جار کەوانش کە نووسیانەوە لە ڕوانگەی خوانەوە سەیری بابەتەکانیان کردەوە بابەوانەی ڕاستی بابەتەکانیان وەکو خۆیان نەبینیوە وەکو خۆیان وەرنەگرتووە ئەنێ ئەوە بۆی کردووە تووشی زۆر زار تووشی ناتێگەیشتنەی زۆر دوور و قوڵ بین. یەکێک لەو شتانەی کەەوە دەکات زۆر زاران ئێمە بتوانین مێژوەکان ڕاستکەینەوە مەوزوعی ئەرشیفە ئەرشیفیش بەداخەوە ئێمە کە دەوڵەتێک نەبووینە سەر بەخۆبینی یاخود کیانێک نەبووینە وەکو پێویست هەبووە نەبووە چەند میرشینێکمان هەبوو دواتر ئەوانژ و خاون لەبەرەوە ناچار بوونێ پشت بە ئەرشیفی گەلان ببەستین پشت بە قسەی گەڕیدەکان ببەستین. یەکێک لەوانە ئەرشیفی دەوڵەتی عوسمانیەکە با بڵێن مێژووەکی زیاد لە 500 ساڵمان لەگەڵ یەکتری هەیە لەگەڵ دەوڵەتی عوسمانی ئەوە وای کردووە کە هەمیشە مێژوەکەمان با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان لە زۆر شتدا بۆ ڕاست بکرێتەوە لەبارەی کەسایەتەکان لەبارەی ژیانی کۆمەڵایەتی ژیانی ئابووری لەبارەی زەویزار لەبارەی باج و دەرامەتەکان لە هەر لێک لەوانە یەکێش لەوانە لەبارەی حەماغا. زۆر باشە دکتۆر بژار بێگومان تاوەکۆم کتێبت نووسیوە دەیان سەرچاوت بینیوە خوێندوتەوە بۆ ئەوەی بتانی ئەو بابەتانەی کە نووسراوە لەسەر حەماغای کۆیە کوی بکەوە دەری بێنیت بەڵام چۆن توانیت ئەو بابەتانە دەربێنی کە ڕاست و دروستی بابەتەکانت چۆن یەکلا کردەوە. بەڵام سەبار بە ڕاستی دروستی بابەتەکان چیە خۆی چێڕۆک و قسە و باز زۆر لەبارەی حەماغای گەورەی کۆی دەکرێتکە وەکۆی کە کەسێکی پیاوچاک بووە کەسێکی خێرەومەند بووە کەسێکی دڵسۆز بووە لە با بڵێن وراتی کۆیە لە دەشتی هەر لە کۆیە بەگشتی بە ئامۆ لە دەوروبەری هەتا ڕانێ و بیتوێن و پشدەر و ئەوانش زۆر قسە و باز دەگوترێت زۆر شت دەگوترێت لەبارەی ینی ئەگەر مەسەلە پێدا هەڵدامی بەڵام ئێمە نابێ ئەنی وەکو توێژەری مێژووی وەکو بابەتی مێژووی نابێ بچینە ناو مۆزوعی بەڵێ بەخۆت کۆی نا گوندەکەمان لە دەشتێدەنا نام خۆ هەولێریمە باویشم لە هەولێر لەدایک بووم خۆشم هەولێرە لەدایک بووم کۆی شار هەولێرە کۆی شار هەولێرە بەس ئەمە دەرم هەولێریمە باشە بەڵێ حەماغاش طبعا لەو منتیقەیە وەکو پێگەیەکی گەورەی هەبوو وەکو ئاغای منتیقەکەەوە کەسێکی دەستڕۆیشت و دەسەڵاتدار بووە کەسێکی دەوڵەمەند بووە هەمیشە هاوکاری خەڵکی فەقیری کرێ بە تایبەتی لە ماوەی جەنجی یەکەمی جیهانی زۆر هاوکاری خەڵکی فەقیر و لە قەوماوی کردیەکە ئەو کاتە خەڵک لە برسیتی بۆ خەڵک لەوە بۆ ئەو کاتە ئەو جاروا بۆ بە مێگەل باورێن مەڕ و ماڵاتی خۆی بەخشیوە بە خەڵکێک یاخود میێوانی هاتووە پێویستی هەبووە لەبەر نەبوونی لەلای بووە شەرمی کردەوە بڵێ ئەو کە بە ئاگا هاتەوە دووقات و سێقات لە پێویستەکە خۆی پێداوە جا لە نێو دیکۆمنتەکانیشدا زۆر شت لەبارەی حەماغاوە دەگوترێت لەبارەی بوێریەکەی وی لەبارەی کەسایەتەکەی وی لەبارەی برێن خێرەومەندیەکەی وی لەبارەی بابرێن بوێری لە شەڕ و لە ڕوبەڕووبوونەوەی دوژمنی تەنانەت کە دوو جاران ڕوبەڕووی دەوڵەتی عوسمانی بووەوە کە لەگەڵیاندا تووشی شەڕ و کێشە بووە ئەنەی دواتر پیاوچاکی و ئازایەتەکەی خۆی وای کردە دەوڵەتی عوسمانیشی ناچار کردەکە ڕێزی لێ بگرن و جێ لێ بگرن. باشە دکتۆر بژار هیچ کەس لە بێگومان لە نەوە و نەتیجە و ئەوانەی ئەبێ مابن لە کۆیە لە ئەنجامی گەڕان لەگەڵ ئەوانە بڵین هاوکاریان کردووی ماون چێن ئەوان خۆی هەر لێرەوە بن بە پێویست دەزانم سوپاسی برای بە ڕێزم کاک شێروان کە
کاکە زیاد نەوەی حەمە ئاغای کۆی بکەم کاکشێوان هەر کتێبەکەی چاپ کرد کاکشێوان کاکە زیاد تاوان کاکشێوان کوڕی کاکە زیادی کۆیە کاکە زیادش کوڕە تاقانەکەی حەمە ئاغایە کە کاکە زیاد لە شۆڕشی ئەیلول پێگەیەکی زۆر تایبەت و گەورەی هەبوو لە ناو شۆڕشە وەروە لە نێو مێژووی خەباتی پارتی دیموکراتی کوردستانیش بەڵێ کە سوکاریان زۆر هاوکار بوون بە تایبەتی کاکشێوان کە ڕاستەخۆ کۆنتاکتیم لەگەڵی هەبوو ینی بنەماڵەکان بەگشتی لە ئاگدارکردنەوە لە پێدانی سەرچاوە لە معلوماتەکان لە بابەتەکان بەڵێ زۆر بە خۆشحاڵیەوە بەڵام کاتێک کە من پەیوەندیم بەوان کرد من 2-3 ساڵ بۆ ئەو کتێبەم نووسی بوو ئەنی ئەرشیفاتە بەریتانیش و بەڵام بە دەرەجەیەک ئەرشیفی عوسمانی من بینی بوو کە ئەوانم هەموو ئامادەکرد و بەڵام لە کۆتاییدا بۆ یەکلاکردنەوە هەندێک بابەت لەگەڵیانە بڵێن کۆنتاکتم کرد و شتێکی دیکە لە دوای جەنابەت باسیەوەت کرد کە 3 ساڵ جەنابەت نووسی بووتەوە اینجا ئەوانت بینی هیچ جیاوازیەک هەبوو لەگەڵ ئەوەی کە ئەوان لەلایەن هەیە وەکو کەسی خۆیان لە باڵین باپیران ئەکات قسەیان هەبوو بێت لەگەڵ ئەو بەڵگەنامە و دۆکومنتانی کە تۆ پێات کرد بەڵێ لە زۆر شتدا بەرچاو ڕوونیم دەستکەوت یعنی مەسەلەن لە هەندێک بابەت قسە و باسە بوو قالەوقی لە یاخود بڵێن دەگوترێ هەبوو لەسەر هەندێک بابەتی حەماغا ناڕوونی هەبوو من لە ڕێگای ئەوانەوە توانیم دەستم بگا بە کۆمەڵێک ئەرشیفی دیکە کۆمەڵێک دیکۆمنت و کۆمەڵێک حقایقی دیکە لەبارەی حەماغای کۆیەوە لەبارەی کەسایەتی کۆیەوە هەر ئەوە وای کردکانی کارکردن لەسەر ئەم کتێبە و توێژنەوەکردن لەبارەوە دەرگای بۆ کردمەوە کە باڵێن زۆرترین کاری تر لە دواتردا بکەم یعنی یەکێک لەو شتانە هەر لە ڕێگای ئەو بنەماڵەیەوە بۆ نمونە ئەو حکومانەی کە مەلای گەورەی کۆیە لەبار کاتی کە دەگوترێ مەلای گەورە قازی بووە لە کۆیە و لە باتی بە زمانی عوسمانی و زمانی تورکی فەرمان دەربکە و حکم دەربکە بە زمانی کوردی حکمی داوە فەرمان دەرکرەوە من دیکۆمنتەکانم هەموو لە ڕێگای مامۆستا شێروانەوە دکتۆر بژار ئەوەی زۆر بەلای تۆ سەرنجڕاکێش بووە کە لەم کتێبە یاداشتت کردووە لە سەرچاوە عوسمانیەکان دەستی کردووە چ چیرۆکێکی سەرنجڕاکێشی تایبەت بە حەماغای کۆیە وەڵاهی چەند چیرۆکێکەیە بەڵام یەکێک لەو شتانە ئەوەیە کە حەماغا لە ناو ئەو کاتێک کە دەگیرێ 15 ساڵ حکم دەکرێت لە لای دەوڵەتی عوسمانی 15 ساڵ حکومە بەڵام کار و کردەوە و کەسایەتی حەماغا لە ناو سجنیش وای کردووە کە هەم حکومەکەی کەم بتەوە لەنا کە گیراوە ینی لەگەر جیرانیشی ئەم وای کردەوە حکومەکەی ینی لە هەمان کاتدا لە ناو سجنیش وەکو باڵێن مامۆستا مەسعود محەممەد دەڵێت لۆقنتەیەک کردێتەوە ینی باڵێن چەشخانەیەکی بچوشی دروست کردووە کاتە سیستەمی عوسمانی وا بۆ ئاغا و دەرەبە گوشتەکان توانیویانە مەسەڵەن عن کەسانێکیش ببن کە خزمەت خۆیانیان پێ بکەن لە ناو سجنیش ئەو لەوێندەریش لە ناو سجن چێشخانەیەش کردوێتەوە نەک هەر نانی خۆی نەک هەر نانی ئەوانەیە لەگەر سزن نانی پۆلیس و بەڕێوەبەر و هەموو سزنەکەشی داوە یعنی لە کاتەکە بە خۆشی ژیرا ئەوە زۆر لەلام یعنی لە ناو دیکۆمنتەکانشا زۆر لەلام جێگەی سەرنج بوو و یەکێک بوو لەو دیکۆمنتانەی کە زۆر باسی ئەدای جوانی حەماغای کۆیە دەکرد. باشە سەبارەت بە هەر ئەرشیفی کورد و مێژووی کورد لە سەردەمی عوسمانیەکان و بەریتانیەکان هیچ کتێبێکی دیکەت هەیە یاخود پلانت هەیە هیچ کتێبێکی دیکەت هەیە؟ وڵات بە بەردەوامی بەڵێ من دەنووسم یعنی ڕۆژانە بە حکومیەوەی کە مامۆستامە لە زانکۆی سۆران هەرچەندەوە ئاماژەتان پێ نەدا لە بەشی مێژووی زانکۆی سۆران لەگەڵ تەدریسکردن لە بەرنامە ڕابردوو ئاماژەمان پێ لە بەرنامە ڕابردوو ڕاستەکەی گوتم لەوانەیە لە بیرتان ماوێ بەڵێ لەوێ بە حکومیەوە کە تەدریس دەکەن باقی کاتەکانی ترمان حتمان بە توێژنەوە بە نووسین و بە تایبەتش من خۆم معنە و ستراکچەرێکە گرتوومەتە بەر ئەوێ تەنها ئیش لە ناو ئەرشیفی وڵاتان دەکەم بە تایبەت ئەرشیفی بەریتانی و ئەرشیفی بەڵێ بە تایبەت لەسەر مێژووی کورد و تا ئێستا 17 کتێبم نووسیوە 15 کتێبمە بەو کتێبم چاپ بووە ئەوکانی تریشمانی in the process ئینشاءالله ئەوانشەوە دەبن لە دواتردا چاپ دەبن و بەرهەمی تریشمان لە ڕێگای ئینشاءالله ئینشاءالله ئەم کتێبە تازە چاپت کردووە؟ بەڵێ هەمووی 4 ڕۆژەکە گەیشتۆتە دەست مە لە چیرۆکی جیاواز خۆی دەبینێتەوە یان هاوشێوەی ڕۆمانێک چۆنە بابەتە خۆی مامۆستا مەسعود محەممەد کوڕی مەلای گەورەی کۆیە کە خۆتان نەزان نووسەر و بیرمەندی گەورەی کورد مامۆستا مەسعود کتێبێکی هەیە لەبارەی حەماغای گەورەی کۆیە 140 لاپەڕەیەکە بە ناوی حەماغای گەورە من سەرەتا ئەو کتێبم خوێندەوە و حقیقەتە چی شەیە من ڕاستی ئاشنای ناوی حەماغای کۆیە بووم
نزیکی زیاتر لە 10 ساڵ بەر لە ئێستا ئەو کاتە یەکەم جار باونم برازایەکم لە دایک بوو داکم هەر پێدەگوت حەماغا من ناوەشکەوە ینی لە بیرمە ئەو ناوی هێنەر بوو هەر دەیگو حەماغا و هەر دەیگوت پیاو دەبی و گەورە دەبی و ئەوها تەکبیرکەری هەموو قەومەکەمان دەبی و هەر دەیگو حەماغا وێلیاتم هەمە حەماغا بانگمان دەکرد هەتا خزمەکانیشمان کەس بە ناوی خۆی بانگ نەکرد خۆی حەماغا چییە ئەزە گوتیان پیاو چاکەکە وایە ئەوە هێشتا لە قۆناغێ من یعنی نەگەیشتمە ئاستی ماستەر دکتۆرە لەلام بووە پرسیار وڵات دواتر کە ڕۆیشتن بەو شتانە و ئەو کاتە ماسترم دەخوێن لە تورکیانێ کەتمەوە برەی غەریبی هەستم کرد خوا داکم ناوەشی دەینا هەموو زارە چییە بوو یان لە نەتیجەی گەڕان بڵێ ئەوەم بینیەوە لەبارەی حەماغا ئەوجا دواتر سێرچی دیکەم کرد سەیرم کرد مەسەڵەن کاپتن های لەو کتێبەی توێرسن کوردستان زۆر باز دەکا مامۆستا مەسعود محەممەد بە تەفاسیل چیرۆکی دوور و درێژ لەبارەی حەماغاوە دەڵێ بەڵام چیرۆکەکانی وی با بڵێن خوێندنەوەکی قوڵ و فەلسەفیانە و دوورە بەڵام وەکو توێژەرێک کە بتوێت توێژنەوە بکەیت دەبێت دووربی لە هەموو هەست و سۆز و عەتف و یاخود بڵێن هەموو پێدا هەڵگوتنەک و داشۆرینەک و پێدا هەڵگوتنێک ئەگەر ئەوها بڵێن لەوە بیرۆکەی ئەوم بۆ دروست بوو کە لەسەر حەماغای کۆیە لە ئەرشیفی عوسمانی دکتۆر بژار ئێمە بۆ نمونە کتێبەکە ئەخوێنینەوە ئێمە ئەبیستین لە دێکۆمنتەکانە کە لە فیلمێکی دێکۆمنتاری بێت جۆمان لێ ئەبێت کە مێژووی کورد چۆن بووەوە بەڵام کەسێکی وەکو ئێوە مێژوونووس و مامۆستای زانکۆن زیاتر کنە و پشکنین ئەکەن هەڵبەت ئێوە جیاوازەکان زۆر زیاتر و زەقتر ئەبینن ئەمێ بزەم لەناو ئەرشیفی بەریتانیەکان و فەڕەنسیەکان جیاوازی هەیە لە باسکردنی کورد چۆن چۆنیە لە یەکچوونەکانیان چی جیاوازەکانیان چییە خۆی سیر بکەن ئەگەر سیر بکەن مەوزوعی ئەرشیف دائیم لە چیەوە دروست دەبێت لە قسەی گەڕیدەکانەوە گەڕیدەکان چۆن هاتوونەتە کوردستان ئەوانەی مەسەلەن 200 ساڵ پێش ئێستا هاتووە مەسەلەن جیمز ڕیچ یان چەندین گەڕیدەی دەکەێت هەتا سەردەمانی شۆڕشی ئەیلول کەسانێکە بۆ لە ژێرناوی فێربوونی زمانی کوردی کەسانێکە بووە لە بۆ تەنها دیداری سەرکردایەتی کورد هاتوونەتە کوردستان عنی لە ژێر ناو ئامانجی جیاواز دواتر یاداشتەکانیان نووسیوە ئەوە یەک دوو ماوەی حکومڕانی بەریتانیا لە عێراق و لە کوردستان مەسەلەن ئەو فترەی ئینتدابی عێراقی لەبارەی کوردستانەوە دەیان راپۆرتەیە لە پێشتردا لە حەدەسەکاندا دەیان راپۆرتەیە حتمما جیاوازەکان لە چیدا بەدی دەکەی زۆر جاران لەوانەیە ئەوانش ئامانجەکیان هەبوو بێ ئامانجەکیان هەبوو بێ و ئامانجیان پێکاریان پێگرت نەکابێ ئەکۆردینگلی ینی حەسەب ئەو ئامانجە ئەوان با بڵێن راپۆرتەکانی خۆیانیان داوە لەبارەی هەر بابەتێک لەوانەیە کەسانێکە ئێستا من و تۆ کە ناوی بینین زۆر بە کەسی زۆر گەورەیان بزان بەڵام لەوانەیە لە ژێرەوە بە جۆرە کۆنتاکتی هەبوو بێ کە بە زەرەری قەزەی کوردیش کابێتەوە قەزەی کوردی لەو کاتە لە سیەکان لە بیستەکان مەبەستم بەڵام لەوانەیە ئەو ڕۆکە ناوی بێ بە لوبی سەقافە و کوردایەتی جان نەک ئەمە لە کەسایەتەکان لە حەدەسەکان لە بزاف و ڕێکخراوەکان لە جوڵانەوەکان تەنانەت لە پیاوزەریف و بابرێن حتا لە گەورەکانیش لە سەرۆک عشیرەتەکانیشدا ئەو حالەتانە هەبوونە ینی هەتا ئەگەر سیر بکەی لە بەریتانیا لە راپۆرتێکی هەیە لە ساڵی 1990 بە ناوی پێرسۆناڵیتیز ئین کوردستان تەمەن ئەو کاتێک کە وەسفی کوردەکە هاتی یەک بێ هەتا لەنا ئەوانە باسی حەماغاش دەکات باسی یەک بێکی ئاغا و شێخ و کەسە گەورەکانی کوردەکە یەک لەوانە باسی شێخ ئەحمەدی بارزان دەکات کە تازە لە سەرەتای دەرکەوتنیتی یعنی یەک بێک باز دەکات دەڵێ ئەوە دۆستی ئێمە بوو ئەوە دژمنی ئێمە بوو ئەوە لە فلانە شوێن شەڕی کردن ئەوە لە فلانە شوێن هاوکاری کردن جا ئەوەی لە ڕوانگەی خۆشەوە ئەوەی هاوکاری کردی دۆستی بوو بێ ئەو پیاوی چاکە ئەوەی وەژنەوە ئەڵێن مێژوو ڕەحم بە کەس ناکات لە هەر کوێکی مێژوو شتێ بکەی ناوت تۆمارەکەی بێگومان دەمێنێتەوە دکتۆر بژار زۆر زۆر سپاس بۆ تۆ ئەگەر مامۆستای زانکۆی بیوە نووسەر و خوێنەریش بی بێگومان هەر کاتێکە قسە دەکەت جوملەکان خۆیان ڕێز دەبنەوە کۆی کە دکتۆر بژار زۆر بە جوانی قسە دەکات زۆر زۆر سپاس بۆ تۆ دکتۆر دووبارە بەخێر هاتیەوە بەڕێزم زۆر سپاس